طبعا تا 2005 پێسەواشی تەرجەمەکردەی فەلسەفەی لا مسەقەفەکاوە تایبەتی هەندێکی قین پێسەرچێوە قەدەغە کریاش سەراماوێ پاسەی چاوەکە علاساس زمانی کوردی زمانی فرە چانە نییە کە فەلسەفەش بە نەتەرجەمە کردیوە ئانەبێ من کۆرسێم کردو کە 2001 دماتر چند برادرێم چاکە بێنی تەرجەم کردی سەروانەی کۆمارە ئەفلاتونی تەرجەمە کەرا ئیتر وەچم کتێبە هیگلیم تەرجەمە کرد چێوە ئاتەرسێ مەڕیا چانێکە فەلسەفە تەرجەمە کردیوە ئیتر دماوانێ هەست کرد و دماوە چابیێ ئادوە کتێبە ئیتر وەرەوەرەی کتێبەکێتەری خەڵکی تەرامە تەرجەمە و فەلسەفەش کرد و ئاتەرسێشە مەڕیا کە زمانی کوردی لاواز بۆ علاساس فەلسەفەش پێی تەرجەمە نەکردیوە